يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، ڕۆژگاری ئەمڕۆ لە کوردستانی خۆشماندا و لە تێگڕای جیهانیشدا حاڵەت و دیاردەی دڵەڕاوچێ و قەلەقی و نیگەرانی بۆ هەمومان دروست بووە. باوەڕ ناکەم جەنابتان هەر یەکێک سەیری خۆی بکە ڕۆژگارێکی نەبێ کە قەلەق نەبێ، کە دڵەڕاوچێی نەبێ، کە نیگەران نەبێ. بۆیە بەویستی خوای پەروەردگار لە وتاری ئەمڕۆدا باسی نیگەرانی و دڵەڕاوچێ هۆکار و چارەسەرەکانی لە دیدگای ئیسلامەوە باز دەکەین بەویست و پشتیوانی خوای گەورە. ژیان بە دڵنیاییەوە لەسەر یەک بارودۆخ بۆ ئینسان ناڕوە. زانایەکی پایەبەرزی وڵاتی مەغریب هەیە، شێخ ئەبوو عەلی ئەلبوسی. ئەو زانایە لە مەشایخینی کیباری عولەمای وڵاتی مەغریبە. لە شعرێکی زۆر جوانیدا فەرموویەتی: ثمانية تجري على الناس كلهم ولا بد للإنسان يلقى الثمانية سرور وحزن واجتماع وفرقة وعسر ويسر وسقم وعافية. ئەمما مۆستا گەورە دەفەرمێ هەشت هەیە دەبێ هەموو خەڵکی تێگڕا تووشیان ببێ. ولا بد للإنسان يلقى الثمانية، هەرچی مرۆڤ بێ لەم سەرزەویەدا ئەم هەشتە بەخۆیەوە دەبینێ. جا ئەو شاعیرە ڕەوان بێژە ڕووناکبیرە هاتووە چواریانی لە نیوەدێڕی یەکەما باس کردووە، دەفەرمێ سرور وحزن واجتماع وفرقة. ژیانت سەردەمانێکی تێدایە، ڕۆژگارانێکی تێدایە کە خۆشن، فەرەحیە، زەردەخەنەیە، قسەی خۆشە، مەجلیسی خۆشە، دانیشتنی خۆشە، لەگەڵ خۆشەویستان تای. بەڵام دڵنیاش بە لە دوای ئەوە ڕۆژگارانێکی ژیانیشت خەمی تێدا دەبێ، خەفەتی تێدا دەبێ، فرمێسکی تێدا دەبێ، نیگەرانی تێدا دەبێ. ڕۆژگارانێکی ژیانت لەگەڵ خۆشەویستان تا لە مەجلیسێکە، لەگەڵ بنەماڵەکە تا هەموو بە دەوریەکەوەن، لەگەڵ خێزان تا لەگەڵ ئەولادەکان تا لەگەڵ براکان تا لەگەڵ هاوڕێکان تا هەموو ئیجتیماعێکتان کردو و دانیشتێکی زۆر خۆشتان هەیە. بەڵام دڵنیا بە ڕۆژگار هەر ئەوە بە یەکەوە نابن، هەر یەکە بەلایەکە دەڕا و لە یەک جا دەبنەوە. لە نیوەدێڕی دووەمدا دەفەرمێت ناخۆشیەکان هەن، بەڵام دڵنیا بە لە دوای ئەو ناخۆشیانەش خۆشی هەیە. دەفەرمێ عوسر ویسر، دڵنیا بە ژیان هەمووی خۆشی نییە، تەنگانەی قورسی تێدایە، بەڵام لە دوای ئەو تەنگانانە خوا دەرگای فەرەحی لێ دەکاتەوە، ڕزگارت دەبێت. ژیان ناخۆشی تێدایە، بەهۆی نەخۆشکەوتنەوە ژیانت تاڵ دەبێ، بەڵام نائومێد مەبە، لە دوای نەخۆشکەوتن عافیە، سلەش ساغیش ڕوو تێدەکاتەوە. کەواتە لە کاتی سرور و ئیجتیماعدا لە خوا غافڵ مەبە، بوغڕا مەبە. ئەو ڕۆژانی کە دەم بە خەندەی قاقاقەت ئەوەندە بەرز لێمە دەدراوسێکە لەو دیوە گوێی لێبێ، چونکە هەموو قاقای پێکەنینێک ڕەنبێ گریانێکی بە شوێ نابێ. لە کاتی زۆر خۆشیدا کە مەجلیست قەڵەباڵغە و عەشرەتێک بە دەورتەوەیە، ئامان لە خوا غافڵ مەبە، لە خۆت بایی مەبە، وا نەزانی ئەوە هەر ئاوا بەردەوام دەبێ. ڕۆژە ڕەنبێ بە تاقی تەنیا بمێنیتەوە، کەست لە دەورەوە نەمێنێ، ڕۆژە لە دوای ئەو پێکەنینە ڕەنبێ فرمێسک بە چاوتا بێ. ئەگەر کاتێکیش ڕۆژگارە سەختەکان ڕوویان تێکردی و خەریک و ناومێد دەبووی لە ژیانە، چاوت لە ڕەحمی خوا بێ. لە دوای هەموو عوسرێک دڵنیا بە یوسرێک دێ، لە دوای هەموو تاریکی شەوێک گزنگی بەیانێک بەڕێوەیە. لە کاتێکا کە نەخۆشی تینی بۆ هێنای قەت چۆک دامەدە بەرامبەری، دڵنیا بە شیفای خوا بەڕێوەیە و ڕۆژی شیفات بۆ دێ. وە لە خۆشیدا بوغڕا مەبە، لە ناخۆشیدا بێ ئومێد مەبە. یەکێ پرسیار دەکا، خۆشەویستانم ئەهلی ئیمان و مزگەوت، یەکێ پرسیار دەکا باشە بۆچی من دەبێت لە ژیانە هەر خۆش نەژیم؟ لەبەر چوار خاڵ عەرزت دەکەم کە دەبێت لە دنیادا هەم خۆشی هەبێ هەم ناخۆشی هەبێ. یەکەمیان بەهێزمان دەکەن ئەم ناخۆشیانە.
ئینسان ئەگەر هەمیشە لە دەوری قەڵەباڵغی هەبێ و لە باوەشی دایک و باوکیا بێ و لە ناو خێزانەکەی خۆیدا بێ دڵنیابن کەسێکی لاواز دەردەچێ. بۆیە هەموو ئەوانەی کە ڕۆژگارێک بە تەنیا دەژین دەچنە غوربەت بۆ خوێندن بێ بۆ کاسبی بێ بێ دایک و باوک دەمێننەوە بێ کەس و کار دەمێننەوە ئەوانە کەسانی قارەمان و مەردیان لێ دەردەچێ. هەموو دابڕانێک لە کەس و کارت بۆ هەر مەبەستێکی خێر بێ هێزێکت پێ دەبەخشێ هەرچەند لە دەروونەوە ناڕەحەتت دەکا. هەتا تەنانەت باڵندەکان بەڕێزانە گەر سەیری ژیانیان بکەی کاتێ بەچکەکانیان پێدەگەن دووریان دەخەنەوە لە خۆیان، خواردنیان بەدەمەوە ناکەن، ئەڵێ خۆت هەوڵ بدە تازە تەواو پشت بە من مەبەستە. هەموو دابڕانێک لە خێزانەکەت دوورکەوتنەوە لە خۆشەویستانت، هەموو خەمێک کە ئینسان هەموو ژیانی هەرخۆشی بێ بەرگەی یەک نیگەرانی ناگرێ. بەڵام کاتێک کە تۆ لە ژیانە کۆمەڵک سەختی دێتەڕێت و بەرگەت گرتووە بەهێزت دەکا، ئەگەر ئینسان لە ژیانیان نەخۆش نەکەوێ بەرگەی یەک هەڵامەت ناگرێ، بەرگری جەستی نەماوە. بەڵام کاتێک کە جاروبار نەخۆش دەکەوی بەرگری جەستت دێتەوە شوێنی خۆی، بەرگری ئازارە گەورەکان دەگری. بۆیە هەموو نەخۆشیەک، هەموو خەمێک کە دڵ لە دڵ و دەروونت دەکا، هەموو دوورکەوتنەوەیەک لە ئازیز و خۆشەویستان و بە تەنیا ژیانێک بەهێزت دەکا. ئەوە خاڵی یەکەم. دووەمیان پاڵمان پێوە دەنێن بۆ گەیشتن بە ئامانجەکانمان. ئەگەر نەخۆشی نەبوویایە هەرگیز زانستی پزیشکی دروست نەدەبوو، دەرمانسازی دروست نەدەبوو، پشکنین و تاقیگا ئەو هەموو عیلمە دروست نەدەبوو. ئەگە بێت و خەمباری نەبوویایە ئەو هەموو زانستی دەروون ناسیەکە دەخوێندرێ و کتێبی لەسەر دەنووسرێت دروست نەدەبوو. ئەگەر جیابوونەوە لە خۆشەویستان نەبوویایە ئینسان هەوڵی نەدەدا ماڵ و خانەیەک بۆ خۆی پێکەوەنی و اعتیماد بکاتە سەر خۆی، کەواتە ناڕەحەتیەکان دەمانگەیەنن بە ئامانجەکان. سێمیان کەفارەتی گوناهەکانمانە. ئێمەی بەندە گوناه زۆر دەکەین لەسەر زەویدا. هەموو ئەو ناڕەحەتی و نەخۆشی و خەمانە بەشێک لە گوناهەکانمان بەویستی خوا لە کۆڵ دەکەنەوە. چوارەمیان ئەجری قیامەتمانن. ئێمە دڵمان خۆشە بەویستی خوا ئەهلی ئیمان هەمووی جێگامان بەهەشتە، بەڵام لە بەهەشتا جاری وایە عیبادەتەکانمان ئەوەندە کە من پێی ناگەین بەو پلەبەرزەی کە خوا دەیەوێ پێی بگەین. بەهۆی ئەو ناڕەحەتیانەوە ئینشاءالله پلەمان لە بەهەشتا پێی بەرز دەبێتەوە. دەچێت ئەو ئاستەی کەوا خوای گەورە بۆی داناوی و عەمەلەکانی خۆت پێی نەگەیشتووە. جا تا ئێرە ئەوە هەمومان کۆکین لەسەری کە ئینسان ژیان بەرزی و نزمی تێدایە، دڵخۆشی و دڵناڕەحەتی، لەش ساغی و نەخۆشی، بەیەکەوە بوون و لێک جابوونەوە و دڵ ناڕەحەتی بە دووری یەکتر و خۆشەویستانت لە یەکتر. ئەمە تا ئێرە ئەگەر وەک خۆی بەڕێدەیەکی باش بڕوا خراپ نییە، وە چوار سوودی تێدایە کە عەرزم کردن. بەڵام ئەگەر لەوە زیاتر بوو، بابەتەکە لێرەدا ئێمە قسەی لەسەر دەکەین، ئەگەر لەوە زیاتر بوو ئینسانێک هەمیشە هەر نەخۆش بوو، بەردەوامی ژیانی نەخۆش بوو. ئینسانێک لە گرفتێک ڕزگاری دەبوو، لە چاڵێک دەهاتە دەرەوە دەکەوتەوە چاڵی ترەوە، ڕۆژ بە ڕۆژ ژیانی قورستر دەبوو. کەسێک هەستی بە تەنیایی دەکرد، کەسی بە دەورەوە نەمابوو، نە خزمێک، نە باوکو دایکێک، نە برا و خۆشەویستێک، هەستی بە تەنیایی خۆی دەکرد. لەم کاتەدا دەبێتە نەخۆشی، ئەبێتە دڵڕاوچەیەکی بەردەوام، ئەبێتە خەم و خەفەتێکی هەمیشەیی بۆ دڵ و دەروون کە لێرەدا بەڕاستی لە سەردەمی ئەمڕۆدا بەهۆی زۆربوونی نیگەرانیەکان لە بواری پیشەیی، کۆمەڵایەتی، خێزانی، ئابووری، سیاسی، تەنانەت ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ئەو دڵڕاوچە و قەلەقی ڕووی لە مرۆڤی ئەم سەردەمە کردووە، ناوی ناوە تاعونی سەردەم. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ تاعونی سەردەمە، چۆن تاعون لە جاراندا مرۆڤایەتی لە ناو بردووە، ئەڵێ لەم سەردەمەدا ئەوەی ئینسان لە ناو دەبا دڵڕاوچەیە، قەلەقیە، نیگەرانیە، بەردەوام خەمباربوونە. لەبەر ئەوەی دڵڕاوچە و نیگەرانی زیاد لە پێویست لایەنی دەرونی و جەستەی مرۆڤ دەڕوخێنێ. زانەکانی بواری پزیشکی دەڵێن لە 180 نەخۆشیە ترسناکەکان ئینسان بەهۆی دڵڕاوچێ و دڵناڕەحەتی و خەفەتەوە تووشت دەبێت. لە 180 ئەو نەخۆشیانی مەترسیدارن و ڕوو لە جەستەی ئینسان دەکەن، هۆکارەکەی قەلەقی و نیگەرانی و دڵڕاوچەیە کە هەموو جەستە لە ناو دەبا. لەبەرەوەی ئینسان لە ناو لەشیدا دوو هۆرمۆنمان هەیە، هۆرمۆنی ئەدریناڵین و هۆرمۆنی کۆرتیزۆن. کاتێک کە ئینسان قەلەقە، کاتێک کە ناڕەحەت دەبی، زۆر خەمباری، دنیا لەبەر چاو تاریک دەبێت، ئەو دوو هۆرمۆنە دەڕژێ لە ناو خوێنتەوە کە ئەو دوو هۆرمۆنەش ڕژانە ناو خوێنی ئینسانەوە دەبنە هۆی زۆربوونی لێدانی دڵت بەردەوام خێرا لێ دەدا. ئەوەش وا لێ دەکات تووشی نەخۆشی دڵت دەکات، لە حەدی خۆی زیاد لە پێویست دڵ لێ دەدا. تووشی ئەوە دەکات هەناسەت زۆر خێرا دەبێت، تووشی نەخۆشی ستیەکانت دەکات. ئینسان هەر وەختێک کە خەفەتبارە یان قەلەقە سەیەکە هەناسەی تون بووە، قسەی باش بۆ ناکرێ.
شەکر لە خوێندا بەرز دەبێتەوە ئینسانەکە تووشی نەخۆشی شەکرە دەبێت ڕۆیشتنی خوێن بۆ ماسوولکەکان زیاد دەکات ئینسان دەموچاوی سوور دەبێتەوە لەشی ئەندامەکانی هەز دەکات کە تووشی ماسوولکە ڕقی لەش بووە ئەوە هەمووی لە ئەنجامی ئەوەدا کە تۆ نیگەرانی کە قەلەقی کە دڵڕاوکێت هەیە پاشان کاریگەری زۆر دەکاتە سەر کۆ ئەندامی هەرس ئەو کەسانی کە قەلەقن کە دڵڕاوکیان هەیە تووشی دوو حاڵەت دەبن یان دڵیان خواردن نابا هیچیان پێ ناخورێ یان تووشی زۆرخۆری دەبن قا پێ خواردنی خواردووە وەختێ بە خۆی دێتەوانە هەز ناکە کە خواردوێتی ئەوە هەموو من خواردومە یعنی معیدەی تێک دەچێت سووڕی خواردنی تێک دەچێت ئەوەی کە دەیخوا وەکو پێویست هەزمی ناکە بۆیە نەخۆشی کۆڵۆن کە لە ڕیخۆڵەکانی ئینسانە دروست دەبێت خۆی نەخۆشی نییە هەمووی لە ئەنجامی دڵە ڕاوچێ و فکر مەشغوڵ بوون و دڵ ناڕەحەتیدا ئەو ڕیخۆڵانەش سەریان لێ تێک دەچێت ئەوانەش کاری هەرسی خۆیان ناکەن ئینسانەکە سکی داوسێ ئەنواع جۆرەکانی نەخۆشی کۆڵۆنی لە ڕیخۆڵ ئاستۆرەدا بۆ دروست دەبێت دابەزاندنی توانای بەرگری لەش ئینسان هەر وەختێ خەمبار بوو دڵە ڕاوچێ هەبوو قەلەقی هەبوو بەرگەی یەک هەڵامەت ناگرێ خۆی بۆ هیچ نەخۆشیەک ناگرێ توانای بەرگری جەستەیی سفر دەبێتەوە تێکچوونی باری دەرونی لەبەرەوەی ئینسانەکە قەلەق بوو هەز دەکا ئارام نییە لە هەر شوێنێکا بێت لە مزگەوتایە لە ماڵەوەیە لە ناو خەڵکایە لە بازاڕە دایمە دڵی ناڕەحەتە ئارامی لەدەست دەدا هەستکردن بە تەنیایی و ئەزانێت دڵسۆزێکی لەم سەر زەویەدا نەماوە کە پەنای بۆ بەرێ ئەوەندە خۆی بە تەنیا دەبینێتەوە هەستکردن بە خەمۆکی قەت زەردەخەنە ناچێتە سەر لێوەکانی لاوازبوونی توانای بیرکردنەوە تەرکیزی نامێنێ یادەوەری لەدەست دەدا شتەکەی ئێستا پێ دەڵی دوای 10 دقە لە بیری دەچێتەوە تێکچوونی خەو خواردن یان زۆر دەخوایان هیچ ناخوا یان هەر خەوی لێ ناکەوێ یان کە خەوت هەڵناستێ لە خەو هەز دەکا بە تەنیا بژی ئەم هەموو بەڵایە بەڕێزان بەهۆی دڵە ڕاوچێوە بەهۆی نیگەرانیەوە بۆ ئینسان دروست دەبێت ئەبێتە چی ئەبێتە ئاگرێک و دەچێتە سینەی ئینسانەوە و ئەزانێ ئەم سەرزەویە فراوانە جێگای ئەوی تێدا نابێتەوە ئالەم کاتەدا ئەم ئاگری ناخا ئێمە دەڵێن دڵە ڕاوچێ پاشان چارەسەرەکانی لە چەند خاڵێکا باز دەکەین کە ئەمڕۆ ئازانم لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی خوا بەس خاڵی یەکەمی دەتوانم ئاماژە پێ بکەم بۆ ئەوەی ئاگری ناخت لە کاتی قەلەقی و دڵە ڕاوچێدا بکوژێنیتەوە بەسەر یازاڵبی ئاوی ئیمانمان هەیە پەنابردن بۆ خوامان هەیە ئینسان کاتێک کە ژیاننامەی پێغەمبەران دەخوێنێتەوە سەلامی خوایان لەسەر بێ ئەو پێغەمبەرە گەورانەی خوا کە باشترین دروستکراوی خوا بوون هەڵبژاردەی ناو مرۆڤەکان بوون هەموو پێغەمبەران دوای پێغەمبەران ساڵحان خواناسان دیندارانی ڕاستەقینە خدای گەورە لەسەر زەویدا تووشی ناڕەحەتی گەورەی کردوون دەرسە بۆ من و بۆ تۆ ئەو کەسێک کە زۆر خەمباری ئەو کەسێک کە دڵە ڕاوکێت هەیە کە زۆر نیگەرانی لە ژیاندا گوێ لەم وتارە بگرە گوێ لەم چەند قسەیە بگرە بزانە تۆ خوا غەزەبی لێ نەگرتووی تۆ خوا ڕقی لێت نییە تاقیکردنەوەیەکی دنیاییە چونکە خوا پێغەمبەرانی بەوە تاقی کردوێتەوە بۆ ئەوەی دەرس بێ بۆ ئومەتەکەیە بۆ ئومەتەکانیان بۆ تێکڕای مرۆڤایەتی ئەگە زۆر نەخۆشی و نەخۆشیەکەت چەند ساڵی خایاندووە ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەخۆشی درێژخایانی چەند ساڵەی توش بوو منداڵەکانی لەدەستدا ماڵ و سەرۆتی لەدەستدا خۆشەویستانی لەدەستدا ئەیوب پێغەمبەری خوایە 4 جار لە قورئانە ناوی هاتووە ئەو پێغەمبەرە پایە بەرزە تووشی نەخۆشیێکی وا بوو غەیری خێزانەکەی خۆی یەک کەس نەیەتوانی هاتووشێ بکا و سەردانیشی بکا لێی نزیک بێتەوە ئەگەر تۆ نەخۆشیێکی وات هەیە بیری ئەیوب بکە ئەگەر لە سجنێکی تاریکی ئینفرادی دایی یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فی الظلمات لەناو سکینە هەنگە لەناو دەریای تاریکە لەناو تاریکی شەودا سجن کرابوو بۆ ماوەیەک لەو ناڕەحەتیەدا مایەوە تۆ ئەگەر لە سجنەکانە ئێستا دەناڵێنی بەناحەق یان تاوانێکت کردووە بەهۆی تاوانی خۆتەوە چوویتە سجنەوە بیر لە یونس پێغەمبەر بکەوە سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیم کەسانێکمان هەیە دوورە لە ژن و منداڵەکانی لێی دوورن خێزانی لێی دوورە بەهۆی بارودۆخێکەوە لێک دوورن لێی جیا نەبووەتەوە بەڵام بارودۆخێک لێکی جیا کردوێتەوە خەڵکانێکمان هەیە لە ئەوروپایە سا ژن و منداڵەکەی لێرەیە هەیە خۆی لێرەیە ژن و منداڵەکەی لە ئەوروپایە بەردەوام دەڵێ نازانم خەریکە شێت دەبم بەڕێزم سەیری ئیبراهیم پێغەمبەر کە سەلامی خوای لەسەر بێ یەک تاقە کوڕی هەیە مەلۆتکەی ساوایە لەگەڵ ئافرەتێکی گەنج و جوانە خوا تاقی دەکاتەوە بە فەرمانی خوا دەبێ خۆت لە فەڵەستین بی ژن و منداڵەکە لە حیجاز بێ لە مەککە بێ ئەو مەلۆتکە ساوایە ئەو ژنەی لێ دوور دەکەوێتەوە ئەوە باری گرانی ئیبراهیم بووە
یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوا تاقی کردوێتەوە بە دووری یوسف کەسانێکمان هەیە ڕۆڵەیەکی ئازیزیان دیار نییە ئیتر نازانێت لە دەریادا خنکاوە کوژراوە ڕفێندراوە چەند کەس هەیە ڕۆڵەکەی چەند ساڵە بێ سەر و شوێنە هیچ ئومێدێکی نەماوە خدای گەورە ڕغەزەبی لە تۆ نەگرتووە نابێت خەڵک بە چاوێکەوە سەیریکەن یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ زیاتر لە 30 ساڵ یوسفی ئازیزی لێ بزر بووە نازانێت ئەو یوسفە چی لێ هاتووە ماوە نەماوە چی لێ هاتووە تەنها ئومێدی بە ڕەحمی خوا ماوە کاتێکەوە کەسێ بێ منداڵە وا تەمەنی هەڵکشا و هێشتا کۆرپەی خۆی لە باوەژ نەگرتووە سۆنەر و دکتۆر و هەموو پزیشکەکانیش دەڵێن خێزانەکەشت نەزۆکە و منداڵی نابێ خوای پەروەردگاری زەکەریا پێغەمبەری بە مەتاقی کردوێتەوە زەکەریا پێغەمبەری پایەبەرزی خوای پەروەردگار تەمەنی بووەتە نزیکی 60-70 ساڵ زیاتر ڕیشی هەمووی سپی بووە سەری یەک تاڵی ڕەشی تێدا نەماوە هەموو حەکیم و دکتۆرانیش دەڵێن خێزانەکە نەزۆکە بەڵام ناومێد نییە لە ڕەحمەتی خوا کە منداڵن نییە پێغەمبەرێکی ئاواش خوای گەورە بەوە تاقی کردوێتەوە موسا گەنجێکە دەسەڵاتی دیکتاتۆری دەیەوێت لە ناوی بەرێت لە هەر شوێنەکە بگیرێ کوشتنی حەڵاڵ کراوە ئەو موسایە دەربەدەر دەبێ گەنجێکمان هەیە ئەمڕۆ لە وڵاتێکی ئەوروپادا لە شوێنێکە زۆر هەز بە غوربەتی خۆی دەکا ئەوە بەسەر موسا پێغەمبەر هاتووە سەلامی خوای لەسەر بێ گەنجێکە نە پارەی پێیە نە خزمێکی لە وڵاتەدا هەیە نە ناسیاوێکی هەیە نە کارێکی هەیە هەموو دنیاش بە شوێنیا دەگەڕێ بژیرێ ئەمری گرتن و کوشتنی هەیە بەڵام ناومێد نییە پەنا بۆ خوا دەبا مەریەمە ئافرەتێکی بە ئەخلاقترین ئافرەتی سەرزەوی خدا شاهیدی پاکی بۆ دەدا کەچی بوختانی پێدەکرێت ئەڵێن مەریەم چۆن تۆ نەباوکە دوا بوو نەدایکە دوا بوو چۆن لە زینا حامیلە بووی ئەم سکەل لەکوێ بوو نەعوذ بالله ئەوە ئافرەتانی کە بوختانتان پێدەکرێت ئەوە مەزانە کە تۆ بۆ تووشی ئەم بەڵایە بووی مەریەمیش تووشی ئەو حاڵەتە بووە پاشان ئافرەتی بەڕێزی وامان هەیە کە گرفتارە و دەناڵێنێ بەدەست مێردێکی خراپەوە خوشکە باشەکەم ئاسیا ئەو ئافرەتەی کە خوا لە قورئانە باسی دەکات لە سوڕەتی ئەتەحریمە ئەو ئاسیایە گرفتار بوو بەدەستی پیاوێکەوە بەدەستی مێردێکەوە مێردێک کافرە جا هەیە کافرە هێشتا باشە تۆزە دڵنەرمە بەڵام مێردەکەی ئەو هەم کافرە خۆی بەخوا دەزانێت نەک بە عەبدی خوا هەم دڵڕەخە هەم زاڵمە هەم دەسەڵاتدارە چوار سیفاتی بۆ خراپە تێدا کۆبۆتەوە بۆیە ئافرەتانێک کە بەدەستی مێردی خراپەوە دەناڵێنن تۆ سەیری ئاسیاکەش کە تووشی چ بەڵایەک بووە بەڵام ئەم زاتانەی کە باسمان کردن ئەم نیگەرانی و قەلەقی و ناڕەحەتیش تووشی ژیانیان بوو چیان کرد پەنایان بۆ خوا برد مەویست نەبوون لە ڕەحمی خوا کاتێک کە ئەیوب نەخۆشی زۆری بۆ دێنێ کەسی بە دەورەوە نامێنێ دکتۆرەکان ئیزنی دەدەن کە شیفات نەماوە لەسەر زەویدا منداڵەکانیشی هەموو مردوون ئالۆ کاتەدا ڕوو دەکاتە خوا دەفەرمێ ڕەبی ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین بەڕێزان ئەم ئاەتانە زۆر کورت و پوختن وەڵڵا زەرورە هەمومان لەبەرمان بن فێری یەکتری بکەین ئەم هەموو شتە ناڕەوایە لە فەیسبوک و ئەوانەوە خەڵک لەبەری دەکا تخوا حەیف نییە ئەم وشە جوانە قورئانیانە لەبەر نەبن ئەو ئەیوبات دەستی نزا بۆ لای خوا بەرز دەکاتەوە ڕەبی ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین یا ڕەبی خوایە ئازارم پێگەیشتووە خوایە تووشی زەرەت بووم منداڵم نەما ماڵم نەما جەستەم هەمووی لە کار کەوتووە بەڵام مەعیزنی تۆ لە هەموو بەڕەحمان بەڕەحمتری خوا بێ بە هاوارمەوە خوای گەورە بە ئاسانترین شێوە شیفای بۆ دەنێت دەفەرمێ هەر قاچێ لەو عەرزەدا ئاوێک دێتە دەرەوە خۆی پێبشۆ چاک دەبێەوە منداڵەکانیشمان پێبەخشیەوە ماڵەکەشمان پێبەخشیەوە بۆیە وەکو ئەیوب تۆش هەرگیز مەویست مەبە لە ڕەحمەتی خوا لەوە ئەچێ شیفاکە هەر لەژێر قاچی خۆتا بێ خوای گەورە بۆت بنێرێ ئەگەر کاتێ لە سجنایی لەسەر تاوانێک هەڵەیەکت کردو خۆت هەستی پێ دەکەی کە تاوانە یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە چوە سکی هەنگەکەوە نەهەنگەکەوە هەستی پێ کرد کە ئەمە سەرنجامی سەرپێچی خۆیەتی چونکە چاوەڕێی ئەمری خوای نەکرد بەبێ ئەمری خوا گەلەکەی بەجێهێشت بۆیە خوای گەورە خستی ئەو زیندانەوە ئالەوێدا هاواری کرد لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئەو کەسێک کە زیندانی دەکرێی ئەو کەسێک کە لەسەر تاوانێک دەگیرێی یەکەم جار تەوبە بکە بڵێ خوایە تۆ پاک و بێگەردی ئەمە سزای خۆمە دەیچێژم بەڵام داوا لێ دەکەم خوای ڕزگارم کەی خوای گەورە بەڵێنی داوە کە ڕزگارت دەکا و دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە ئیبراهیم کاتێک کە ژن و منداڵەکەی لێی دوورە شەو ڕۆژ خەیاڵی ئەو منداڵە ساوایەتی ئەبێ خوایە گیان ئێستا لەو چۆڵەوانێدا حاڵیان چی بێ بەس دوعا دەکا
ئەوەی لە دەستی دێ ئەوەیە رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات وەکو لە سوورەتی ئەلبەقەرە 126 دەفەرمێ یا ربی خوایە ئەو شوێنێک کە ئەو ژن و منداڵەمی لێیە یا ربی خوایە ئەمینی کەی لە دەستی دوژمنان و ناحەزان بیان پارێزی یا ربی خوایە ڕزقی حەڵاڵیان بۆ بنێری خوا وڵامی دایەوە کەعبە و بەیت و ئەوانە لەوێ دروست بوو ئاوەدانترین شوێنی سەرزەویە ئەمینترین شوێنی سەرزەویە ڕزق و ڕۆزی هەموو دنیا ڕووی تێدەکات کاتێک کە زەکەریا مەویز بووە لەوەی کە بۆ چوونی دنیای منداڵی ببێ بەڵام لە ڕەحمی خوا ناومێد نییە ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين أبي زكريا چەند جارم دوعای کرد بێ یا ربی خوا بەتەنها مەمهێڵەوە خوا چاوەڕێی ڕەحمی تۆم کۆرپەیەکی ساوان پێبەخشی و لە ئامێزی گرم و دڵم پێی خۆش بێ خوا گەورەی یەحیا پێغەمبەری پێبەخشی کاتێک کە موسا دەربەدەر و ئاوارەیە لە غەریبیدایە و ژیرفانی خاڵیە و کەسێک ناناسێ ئیشێکی نییە بەڵام ڕوو دەکاتە خوای پەروەردگار موسا وەکو گەنجێک ئەو کاتە بەس زانیوێتی خوا هەیە ئینا پێغەمبەریش نەبووە ڕوو دەکاتە خوا دەفەرمێ ربی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیر فەقیر یا ربی خوایە من زۆر محتاجم بۆ هەر خێرە کە تۆ بۆم بنێری سەیری ئەم ئادابە جوانە نافەرمێ خوایە پارەم بۆ بنێرە نانم بۆ بنێرە خێزانم بۆ بنێرە خانم بۆ بنێرە خوایە من چاوەڕێی خێری تۆم یا ربی خوا من بە گەنجێتی خۆم نانازم زۆر محتاجم بەوەی کە تۆ ئاوڕی خێرم لێ بدەیتەوە والله دەستەکانی دڵت دانە نابوون کچەکەی شوعیب هاتووەتی باوکم بانگت دەکا ئەجر و پاداشتی ئەو ئاودانی مەڕانت بداتێ دوایی لە ماڵی شوعیب پێغەمبەرە ئیشی دەستکەوت خێزانی دەستکەوت ماڵی دەستکەوت بوو بە هەموو شتێک ئەمین کرایەوە بڵێ ربی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیر فەقیر ئەمە دوعای گەنجانی ئێمە بێ کاتێکەوە خەریکە ناومێدی ڕوو لە ژیانیان دەکا تۆش وەکو موسا دڵنیا بەخوای گەورە دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە کاتێک کە مریەم بوختانی بۆ دەکرێ کاتێک کە مریەم بوختانی بۆ دەکرێت خۆی ناڵێن خراپەم نەکردووە ناڵە خەڵکی نەسوێن بەخوا و بە گەورەی خوا من دەستی نامەحرم بەرنەکەوتوە دەڵێ لێگەڕێن ئەوە خوددا دەیزانێ من چەند پاکم خوای گەورە یا مەریەم إن الله اصطفاکی وطهرکی واصطفاکی على نساء العالمین خوا بۆ خۆی لەسەری دێتە جواب لەسەر ئەو ئافرەتەی کە بوختانی پێکراوە مەریەم پاکە پاکترین ئافرەتانی جیهانە خوای گەورە لەبەر خاتی ئەو ئافرەتە بوختان پێکراوە بە ناحەق منداڵی مەلۆتکە کە عیسا دەیهێنێتە زوان لە باوەشی دایکیاتی دڵە ئینی عەبدوڵڵاهی خەڵکینە لە خوا بترسم بەندەی خوام دایکم پاک و خاوێنە ئەو کەسێک کەوا بوختانت بۆ دەکرێت خۆل لەناو مەبە هانە بۆ خوا بەرە هەر پاکانەش مەکە هەر ڕوونکردنەوەش مەدە بڵێ خوددایە من کاری خۆم وەکو مەریەمی پاک مادام خۆت دەزانی پاک و پوختی کاری ناڕەوان نەکردووە هانا بۆ خوا بەرە ژیانی خۆت مەشێوێنە لە ژیان ناومێد مەبە خوای گەورە بە بەڵگەیەک تۆ ڕزگار دەکات کە چاوەڕێن نەکردووە کاتێکەوە ئاسیا لە بەردەستی ئەو مێردە کافرە دڵڕەقا زاڵمە بێبەزەی لەدەسەڵاتدارەدایە بەڵام ئامادەیە لە پێناوی ئیمان بەخوای گەورەدا هەموو شتێک قبوڵکە کوشتنیش بێ بۆیە بە ژیانی پاشایەتی ناو کۆشک ڕازی نییە ئەگە خوای لەگەڵ نەبێ بەداخەوە بۆ ئافرەتانی ئەمڕۆ ئافرەتانێکمان هەن بەداخەوە تەنها بۆ سەروەت و سامان ئامادەن شوو بکەن بە کافرترین کەس بەس ئەوەندە دەوڵەمەند بێ پیا و کوش بێ گەندەڵ بێ دز بێ خراپەکار بێ هەر چیەک بێ هەر سارەکەی بەرز بێ و خانوەکەی ڤێلا بێ و پارەی چاکی هەبێ بە فەخرەوە خەڵکسی پێشکەش دەکات بەڵام ئاسیەی خاوەن مەبدە هەموو ئەوانە لەبەردەستیایەتی هەموو ئەوانەی لەبەردەستای و فیرعون مەمنونیەتی بەڵام ئەو ڕازی نییە بە کوفر ڕازی نییە بۆەوەی مێردەکەی منداڵی خەڵک کوژێ ڕازی نییە بۆەوەی مێردەکەی پیاو کوژ بێ مێردەکەی دز بێ مێردەکەی گەندەڵ بێ مێردەکەی حرامخۆر بێ مێردەکەی خراپەکاری سەرزەوی بێ ڕازی نییە بەو ژیانە وەیە فیرعون کە هەموو دەسەڵاتی خۆی بەکاردێنێ دەیخاتە سەر زەوی ئاوا مێخی پێ دەڵێن ئاسن بەسەر دەستیا دەکوتێ لە ژێرەوە دێتە دەرەوە بە هەردوو دەست و هەردوو قاچیا لەبەر خۆر دایدەنێ حتا بە زەلیلی بمرێ ئەو ئافرەتە بە ئیمانە مەویز نییە ڕوو دەکاتە خوا ئەڵێ خوا جا دنیا چییە و ئەو توانی ڕوحم لێ بستێنێ بەڵام من یەک داواکاریم لە تۆ هەیە ئەوەندە بەهێزە خوا داواکاریەکەی لە قورئانە بۆ ئێمە جێڕاوەتەوە یەک دێڕ ربي ابني لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين يا ربي خوا دعوة ليدك من آخر لحظات روحم لبناوي تودا بخشي يا ربي خوا لاي خود كشكم لبهشتا بو دروسكي لا خود يخ خانم دبي لبهشتا لاي توبم من الدنيا دا زور مينتي مشيشت خوا لاي خود لبهشتا بم حسيني توا ايو كسيل الدنيا دا زور مغدوري زور منكوبي زور ناراحتي تشيش كاك بهشتايا يا ربي ابني لي بيت عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين
یا ڕەبی خوا لە لای خۆت لە بەهەشتا کۆشکم دەوێ کۆشکێکی باش کە چوومە ناوێەوە هەرچی ناڕەحەتی دنیا لە بیرم دەچێتەوە یا ڕەبی خوا لەو فیرعەونە زاڵم و ستەمکار و گەندەڵ و خراپ و پیا و کوژە ڕزگارم کەی خوا لە دەستی ئەو قەومە بەدفەساڵە ڕزگارم کەی سبحان الله جوبریل هاتە لای ئەو ئافرەت هەیەک ئافرەت پێغەمبەریش نییە سالیحەیە کە بەس ئەوەیە دەزانێت خوا تاکو تەنهایە فەرمووی خەمن نەبێت جوبریل هاتە لای ئەوە وێنەکەی بەهەشتەوە کۆشکەکەتە خوا یەکسە بۆی دروست کردی حازر تۆ میوانی خوای پەروەردگاری بەڕێزانێمە دنیامان زۆر بە کۆڵدا داوە بەڵام قیامەتمان لەبیر کردووە خەڵک بۆیە نیگەرانە خەڵک بۆیە دایمە دڵی تەنگە بۆیە دایمە مرتاح نییە وازانین ئەم دنیا قەت کۆتایی پێ نایە ئەی بەهەشتی خوای پەروەردگار ئەم قورئانە بخوێننەوە بەڕێزان ئەو گەنجانی دڵتان تەنگە ئەو خوشکانی کە دڵتان تەنگە ئەو پیاوانی دڵتان تەنگە کاکە بچنە خزمەت قورئان هەر ئەم وتارە چەند جاریکە لێدەوە ئەم ئاەتانەی لێ لەبەرکە رب ابني لي عندك بيتا في الجنة خۆیان من دەمەوێت لە پەنای تۆدا بم لە بەهەشتا ئەمەوێت لە تۆ نزیک بم بەهەشتیش بۆیە خۆشە لە خوا نزیک بم ئەمەوێت لای خۆت کۆشکێکم بۆ دروستکەی گە قورئانتان خوێندەوە هەر ئاەتێک چەند جار بەسەریدا بچنەوە دڵی خۆتانی پێ خۆشکەن بادام ئێمە بەهەشتمان هەیە کاکە ئەم هەموو نیگەرانیەی ناوێ وەڵڵا دنیا و هەموو نیگەرانیەی ناوێ خەونێکە و تێدەپەڕێ دەمانەوێت بە جوانی بەسەری بەرین خۆ ئەگەر نەبوو کچۆکی بۆ دانادەین ئەمانەوێت لە بەهەشتی خوای پەروەردگارە لەگەڵ ئەو ئازیزانەدا بحەسینەوە ئەنجا وەرە سەر ژیانی کۆتا پێغەمبەران کۆتای ساڵحان و خواناسان پێشەوەی هەمویان محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم ئەو محەممەدە چی پێ نەکرا دوژمنایەتی کرا لەلایەن مامی خۆی لەلایەن ئامۆژنی خۆی لەلایەن خزمە نزیکەکانی خۆی لە نیشتیمانی خۆی دەربەدەر کرا لە تایف بەرباران کرا چی ئەزیەت و ئازاردرا منافقانی مەدینە لە مزگەوتان نوێژیان لە دواوە دەکرد و دەرەوە بوختانیان پێ دەکرد قسەی ناشرینیان پێدەوت ئەم خۆی هیچی نەوت گەورەی محەممەد لەوەدایە خەڵک خۆی هاواری دەکرد بەڵام ئەم خوا فێری کرد جا بەڕێزانە بیرمان نەچێ سەیری هەموو وردی قورئانکەن یەکێ لەوانە نافەرمێ یا ڕەبی وشەی یا بەکار نایەنێ یعنی خوا ئەوەندە نزیکە یەکسەر دەڵێ ربي أني مسني الضر ربي اجعل هذا بلدا آمنا ربي إني لما أنزلت إلي من خير فقير ربي لا تذرني فردا سيري كان لهم قرآن أو شيء تداني يعني يا الله يا خوايا خوا أوندن زيك يا ناوي أي هواري ناوي أوندن زيك لعبدك خوايا خوايا پەروەردگارم یەکسەر داوا لێ دەکەم یعنی یاکەی پێویست ناکە هاواری لێ بکەی هەر هاوارەکە بۆ خۆی زیادەیە یا لە قورئانە نییە ئەو پێغەمبەرانە ئەوەندە یەقینان هەبوو کە خوالیان نزیکە ڕاستە و خۆ چاویان وەکو لە خوا بێ و پەنای بۆ بەرن و داوای لێ بکەن بەڵام محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم خوا پێی دەڵێت چی بڵێ فقل فإن تولوا ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی ئەی محەممەد دوژمنایەتی تۆیان کرد ناڕەحەتیان کردی تۆ ئەم دێڕە بڵێ فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم هر کسی حەوت جار بەیانیان ئەمە بخوێنێ کە چوویە سەر جێگای خەوتنیش حەوت جار بیخوێنە هەموو خەڵکی سەر زەوی ناحەزت بێ دڵنیا بە زەفەرت پێ نایەنێ فقل حسبي الله بڵێ خوام بەسە ئەی محەممەد تۆ بەمە دڵی خۆت خۆشکە فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم من بەس پشتم بەخوایە خوایە پشت و پەنام تەنها تۆی خودام بەسە لە دنیادا پشت و پەنام بێ خوایە کە خاوەنی عەرشی عەظیم بێت چۆن ئاگای لە من نییە ئەم دوعانە بەڕێزان کە گوتی هەر تەنگانەیەکەوە خوا بە پێغەمبەرەکەی فەرموو ئاوا لە من بپاڕێەوە ئەم قورئانە ئامانەی تێدایە بۆیە دەبێ هەمیشە لە یادمان بێ کە خوایەکی بەهێز و بەدەسەڵات هەیە کە چاودێریمان دەکات و یارمەتیمان دەدا بۆ زاڵبوون بەسەر گرفتەکاندا بانی گەریانەکانمان بەخوا بسپێرین کە بەتوانایە بەسەر هەموو شتێکدا چەند جار لە قورئانە دەیخوێننەوە إنه على كل شيء قدير هەر شتێک کە تۆ گومانت لێ هەیە سەخت بێ ئیلا خوا زاڵە بەسەریدا إنه على كل شيء قدير با پەیوەندی خۆمان لەگەڵ ئەو زاتەدا بەهێز بکەین والله نیگەرانیەکانت قەلەقیەکانت کە بۆتە ئاگر لە سینەتا بەم ئاوی ئیمانە دەکوژێتەوە و ئازامەگە چەند جارێک گوێ لە وتارە بگریتەوە چەند جارێک بەدڵێکی بە سۆزەوە ئەم ئاەتانە بخوێنی هەر موشکیلەیەکت هەیە هەز بە ئارامی دەکەی خۆت ناکوژی پەنا بۆ خەڵکێکی نامەرد و ناکەسیش نابێت چارەسەری کێشەکانت بۆ بکە بە ئاوی ئیمان گڕی ناو دەروونت دەکوژێنیتەوە کە ئەمە بەشی یەکەمە لەو باسانەی قەلەقی و نیگەرانی هۆکار و چارەسەرەکانی بە بەسەرهاتێک دێنم کە ئەم بەسەرهاتانە بەڕێزان هەمووی لە کتێبی معتەبەرە نووسراون ئەم بابەتەی کە ئێستا بۆتان باز دەکەم
دکتۆر تەحسین عەلی شیروانی کە مامۆستای زانکۆیە لەم شاری هەولێرەدا دادەنیشێ. دکتۆر تەحسین عەلی شیروانی کتێبێکی هەیە ئەلف و قیسەت وقیسە لە لاپەڕەی 432دا لە زمانی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسیەوە نەقلی دەکات کە مفەسیری گەورەی قورئانە. ئەڵێ یەکێک لە زانا بەناوبانگەکانی دیمەشق گەنجێک وەکو ئەم گەنجە جوانانەی ئێمە دەچێتە خزمەتی، ئەڵێ جەنابی شێخ ئوستاز مامۆستای بەڕێز، وەڵڵاهی من گەنجێکم، تەمەنم گەیشتۆتە حەدی ئەوەی کە ئێستا هاوسەرگیری بکەم، ماڵ و حاڵێکم هەبێ، زۆر حەز دەکەم لە حەرام بە دوور بم، خوا هاوسەرێکی حەڵاڵی پاکم پێ ببەخشێ، بەڵام وەڵڵاهی من نە ماڵم هەیە، نە پارەم هەیە، نە مارەییم هەیە. فەرمووی ڕۆڵە گیان تۆ ئیش دەکەی؟ وتی ئارە وەڵڵا لە دوکان و مەحەلی کابرایەکی زۆر دەوڵەمەندا شاگردم، لە شەریکە و مەحەلەکەی ئەوە کار دەکەم. مامۆستا گیان چی بکەم، چۆن هاوکاریم دەکەی؟ مامۆستاکە فەرمووی یەک وشت پێ دەڵێم، ئیتەقی الله، دایمە خوال لەبیر بێ، دایمە خوال لەبیر بێ، چونکە خوا وعدی داوە ومن یتقی الله یجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. هەر کەسێ حساب بۆ ئەڵڵا بکا لە هەموو کاتێکا لەبیری بێ، عیبادەتی خوا نەفەوتێنێ، ئەوەی خوا نەهی لێ کردووە وازی لێ بێنێ، لە هەر شوێنەکە ویستی حەلام بکا بڵێ خوا چاودێرە بەسەرمەوە، شرم لە کامیرەی مرۆڤ نەکا، ئەوە خوا لە هەموو تنگانەیەک ڕزگاری دەکا، ڕزقی دەدا بە شێوەیە کە خۆی بیری لێ نەکردوێتەوە. وتی کوڕە باشەکەم، گەنجە خۆشەویستەکەم، وەڵڵاهی من بەس ئەوەت پێ دەڵێم ئیتەقی الله، لە هەر شوێنەکە بووی ئاگال لێ بێ، خوا ئاگای لێتە، خوا لە یاد مەکە. وتی مامۆستا خۆوە چەکی پارە نییە، من چی لێ بکەم؟ من دەڵێم خانوم نییە، پارەم نییە، مارەی ژنم نییە، وەمزانی تۆ کەسێکم بۆ دەدۆزیەوە. وتی بەخوا ڕۆڵێکیا من ئەوانەم نییە، بەس یەک کەلیمەت پێ دەڵێم، بەڵام تخوا دوایی باش بیری لێ بکەوە، لە ژیان تا بەکاری بێنە، ئیتەقی الله، خوا لە یاد مەکە، خوات خۆش بوێ، لە هەموو شوێنێ وا بزانە چاودێرە بەسەرتەوە. ئەڵێ ئا لەو کاتەدا گەنجەکە ڕۆیشتە دەرەوە، وتی وەڵڵاهی خۆ مامۆستا ڕاست دەکا، باشە خوا ئەو هەموو گەورەی و عەزەمەتەی خۆی بۆ کاری خۆم نەدەمە لای خوا. گەڕایەوە مەحەلەکە، ئەڵێ گەنجەکە لە جاران نەزەرم دەکرد، ئافرەتان داهاتنەوە شەریکەیە ئەو کۆمپانیایە، بەڵام وەڵڵاهی هەموو کاتوتم خوایە دەبێت لەمەوە دووە لەم سەعاتەوە ئەو ئیتەقی اللهی کە مامۆستا پێوتم جێبەجێیکەم. وەڵڵاهی بەس ئەوە دەمزانی ئافرەتە سەری ناوچاویم نەدەکرد، سەری خۆم لەبەر خوادا دەخست. کاتێکەوە کارێک دەهاتە پێشەوە، ئەوەندە بەدڵسۆزی دەمکرد وەم زانی ئەو کۆمپانیای ئەو شەریکەی ئەو دوکانەی خۆمە، بە پوختی ئیشەکانم جێبەجێ دەکرد، پارە دەهاتە بەردەستم، وەڵڵا دەمتوانی خیانەتی لێ بکەم، دەمتوانی بەشی خۆمی لێلادەم و بڕەکان یەکجار زۆر بوون و خاوەنەکەی هەستیشی پێ نەدەکرد، بەڵام دەمون مامۆستاوەتی ئیتەقی الله، خوا ئاگای لێیەتی، لەبەر خوا سنتێکم لەو کابرایە فێڵ نەدەکرد، یەک دەقە لە دەوام دوانە دەکەوتم، دوای دەوام زیاتر دەڕۆیشتمەوە، کارەکەم بەی خۆم دەزانی، دەمو خوایە بەس لەبەر خاتری تۆ، بەخوا چاوم خاوەنی شەریکەی نەدەبینی، بەس بینی خۆم لەگەڵ خوا صاف کرد. هەموو جار ئەو وشەی مامۆستا لە گوێمان دەزرنگایەوە، چونکە مامۆستاکەش لەبەر خوا نەسیحەتی کردبوو، وشەکە چوە ناو دڵیەوە، جا قسە ئەگەر لە دڵەوە بێتە دەرەوە کار لە دڵ دەکا، قسە ئەگە هەر لە دەمەوە بێتە دەرەوە لە گوێ ناچێتە ئەودیەوە، هەروەری ناگری. ئەو مامۆستایە بۆ خوا ئامۆژگاری کرد، بەس ئەوەندەشی پێوە و تارێکی دوور و درێژیش نەبوو، ئیتەقی الله، کوڕی خۆم ئاگال لە خوا بێ، بەس خوا. ئەڵێ هەر کاتێک کە دەمیست خراپێ بکەم بیرم دەکەوتەوە ئیتەقی الله، خوا چاوی لێمە، دەگەڕامەوە. ماوەیەکی باش ئاوا کارم کرد و بەڕێک و پێکی، بەس لەبەر خوش بەخوا لەبەر خاوەنی کۆمپانیا و شەریکەکەش نەبوو. من نازانم خاوەنی کۆمپانیا و شەریکە بە کامێرە چاودێریمان دەکات لە ژوورەکەی خۆیەوە، چاوی لە هەموو شتەکانە، بەڵام بەخوا من ئەوەم نەزانی بوو. من گەنجێک بووم، ئاوا ئیشم دەکرد، ئاگام لەو مراقەبەی ئەو نەبوو، من لەبەر خوا کارم دەکرد. ڕۆژێک ئەم پیاوە خاوەنکار بانگی کردم، وتی تۆ گەنجێکی زۆر ڕێکوپێکی، ماوەیەکە چاودێری دەکەم بەڕاستی جێگەی شانازی بۆ من، ئەمەوێ خانوویەک دروستکەم، وەرە با بچین بەیەکەوە نەخشەکەی هەڵبژێنیم، زان تۆ چ نەخشەیەکت بەدڵە، چ کاشیەکت بەدڵە، چ بەردێکت بەدڵە بۆ خانووەکە. وتم قوربان سوپاست دەکەم، بەڵام من کابرایەکی گەنجی فەقیری شاگردی جەنابتم، تۆ بە خۆت دنیات بینیوە، زۆر لەوە باشتر دەزانی. وتی بەخوای بێ لەگەڵما، چون سێری کۆمەڵە نەخشە و خەریتەی خانوومان کرد و ڕسمەکانیان نیشانداین، ئەگو بەدڵی تۆ کامە جوانە؟ وتم وەڵڵا ئەوە زۆر جوانە. چون کاشیمان هەڵگرت، کەلوپەلی ماڵمان دیاری کرد، وتی دەی من یەک شتت پێ دەڵێم، بەڕاستی من کچێکم هەیە، تاقە یەک کچشک دەبەم لەم سەر زەویەدا، وەڵڵاهی سەروەت و سامانم بەلاوە گرنگ نییە، ئەوەندەی کچەکەم بەلاوە گرنگە، ئەم دنیام لەبەر خاتی ئەو کچەم پێ خۆشە، خێزانێک و ئەو کچە خوای گەورە پێبەخشیوم، وەڵڵاهی بەدووی کەسێکە ناگەڕێم سەرمایەدار بێ و کچەکەی خۆمی بدەمێت، چکم پێویستیم بە پارە نییە، بەس بەدووی کەسێکە چەند ساڵە عەوداڵم، حرمەت و ناموسی کچەکەم پارێزێ، لەو کامیلەیەوە سەیری تۆ دەکەم، تۆ چاو بەرامبەر ئافرەتێک بەرز ناکەیتەوە، دڵنیام بەیانی خیانەت بە کچەکەی منیش ناکەی.
ئەو پارەیە دەخەمە بەردەستەوە بە سنتێک خیانەتی لێ ناکەی وەڵڵی سەرۆت و سامانی کچەکەم کەوێتە بەردەستەوە دڵنیام خیانەتی لێ ناکەی تۆ لە خوا دەترسی بۆیە زۆر کەسمان هەیە بەڕێزان ئەمڕۆژ وەڵڵا بەدووی پارەدا عەوداڵ نییە بەدووی کەسێک ڕێک و پێکە عەوداڵ و دەستی ناکەوێت کە حرمەتی خۆی تەسلیم کە وەڵێ کچەکەمت پێشکەشکەم تێڕا نابینێ ئەڵێ وەڵا من تۆم هەڵسەنگاند من خانوم ناوێ خانۆکە بۆ تۆ دروست دەکەم ویستم نەخشەکەی بەدڵی خۆت بێ کاشەکانی بەدڵی خۆت بێ کەلوپەلی ماڵەکە بەدڵی خۆت بێ پرسیشم بە کچەکەم کە دۆ کچەکەشم دەناسێ و توێتی باوکەی گیان بە شەرمەوە ئەگە تۆ بەدڵت بێ من خۆ سەرۆت و سامانێکم ناوێ خۆم پارە و سیارەم ناوێ خانوم ناوێ ئەمانەمان هەمووی هەیە مادەم تۆش ئەو کوڕەت هەڵسەنگاندووە کە بە دینە بە ئەخلاقە دەستپاک و ئەمیندارە بۆ نەبێتە کوڕی ماڵمان تۆ ژۆرە کچەکەی من ببینە ئەڵێ کچەکەی بینی باشترین ئافرەت جوانترین ئافرەت خانومانترین ئافرەت وتم خوایە سوپاسی تۆ دەکەم ئەوە هەمووی فەزڵی تۆیە بیرم کەوتەوە ئەو مامۆستایی ئەو کەلیمەی فێرکردم ئیتەقی الله ئاگال لە خوا بێ لە خوا غافڵ مەبە لە هەموو شوێنە خوا بە چاو دێرە بەسەرتەوە وتم ئەبێ مامەگیان کە بووی بە خەزووری داهاتوم و مام هەموو کەس و کارم ئەبێ ئەو مامۆستای بۆ مارەکردنەکە بانکەین چوینە خزمەتی و لەگەڵ کابرای دەوڵەمەند و سەرمایەدارە وتم مامۆستا نامناسیتەوە وتی نەبەخوا کاکەگیان من ڕۆژانە دایان خەڵکی وەک تۆ دێ بۆلام وتم ها ڕۆژێک هاتم پێت وتم قسەیەکت پێ وتم ئامۆژگاریت کردم تی بەخوا لە یادم نییە چونکە من کە ئامۆژگاری خەڵک دەکەم نە حیزبیم پێویستیم بە دەنگدانی خەڵک بێ دەنگم پێ بدا لە دوا ڕۆژە خۆم بکەم بە پەرلەمانتار بەخوا نە هەژارم خەڵک یارمەتیم دا و چاوم لە پارەی تۆ بێ پارەم بدەیتێ نەومێدیشم بەوەیە لە دەرەوەی مزگەوتەکە ئیشم بە تۆ بێ و ئیشەکەم بۆ بکەی من لەبەر خوا ئامۆژگاریم کردی هەرو کەلیمەیەشم پێوتی ڕۆژانە بەدەیان کەسی وەک تۆش دەڵێم بەس تۆ خۆت وەفادار بووی هاتووی سوپاسێکی من بکەی وتم خوای گەورە بە بەرەکەتی ئەو لەگەڵ خوابوونە هەموو شتێکی پێبەخشیم کابرایەکی دەوڵەمەندی بەڕێز خۆی کچەکەی پێشکەش کردوم خۆی خانووەکەم بۆ خۆم هەڵبژاردووە ماڵ و سەروەتی بۆ پێکەوە نام بوومە کوڕی ماڵ بوومە خاوەنی شەریکە و کۆمپانیاکە زۆر سوپاسی تۆ دەکەم و دەڵێت دەستی ماچکردم و بردمی بۆ ژمارەکردنەکە خۆم لێم مارە کرد بەڵێ بەڕێزان ئەمە بەرهەمی لەگەڵ خوابوونە ئێمە ڕۆژگار دەگەڕێین بە دوی چارەسەری گرفتەکاندا کە چارەسەری تریشی لەگەڵایە ئەم بابەتە بەڵام خاڵە سەرەکیەکەمان لەبیر چۆتەوە کە پەنابردنە بۆ خوا یەکەم خاڵ بۆ ئەوەی لە نیگەرانی و دڵڕاوشی و قەلەقی و خەفەت ڕزگارت بێ پەنا بۆ ذاتی ئەڵڵای عەزیم بەرە وهو رب العرش العظیم بەویستی خوای پەروەردگار لەگەڵماندا بن ئینشاءالله لە زنجیرە باسەکەدا لە وتاری داهاتوودا ئەم بابەتە تەواو دەکەین و هەمومان ڕوو دەکەینە خوای رب العالمین ئەی پەروەردگارە یا ڕەبی خوای لە خەم و خەفەت ڕزگارمان کەی یا ڕەبی خوای لە نیگەرانی لە قەلەقی لە خەفەت خوای بە دوورمان کەی و ڕزگارمان کەی خوای پەروەردگار هەر کەسێک تووشی خەم بووە تووشی نەخۆشی نەفسی بووە تووشی دڵڕاوشە و قەلەقی بووە هەز بە تەنیایی و خەمباری دەکا خوایە خۆت بێ بە هاواریەوە خوایە خۆت لەو نیگەرانی دڵڕاوکەیە ڕزگاری کەی یا ڕەبی خوایە هەر کەسێک هەر جۆرە نەخۆشیەکی هەیە خوای شفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوایە هەر کەسێک لە هەر تنگانەیەکا بێ بە هانا و هاواریەوە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانمان لێ بکەیەوە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الئەکرەمین بارانی بەخێر بۆ کوردستانمان بنێری یا ڕەبی خوا بارانی بەخێر بۆ کوردستانمان بنێری خوا دەرگای ڕەحمەتی ئاسمانمان لێ بکەیتەوە بارانی ڕەحمەت بەسەر خاکی پیرۆزی کوردستان و میلەتی کوردا بنێری خوا ڕەحم بە هەموو مرۆڤایەتی بکەی لەسەر زەویدا هەمومان لە تنگانە و بەڵاو ناخۆشی بە دوورکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون